تایبەت بە جموجۆڵی هێزە چەکدارەکان لە عێراق لەگەڵ بەڕێز نەجم قەساب شرۆڤەکاری سیاسی گفتوگۆ دەکەین کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبێت. بەڕێز نەجم قەساب ئەم کاتت باش، سوپاس کە ئامادەی لەگەڵمان. با بزانین ئەم هێزە چەکدارانە لە عێراق فەرمان لە کێ وەردەگرن؟ مساء الخيرات. لە دەستپێکدا دەمەوێت سوپاسام بکەم بۆ میوانداریکردنتان. فەرماندەی سەربازی هێزە چەکدارەکان بێگومان محەممەد شیاع سوودانی فەرماندە گشتی هێزە چەکدارەکانە. هاوکات لێرەدا کۆنتترۆڵێکی سەربازی هەیە و پێویستە بڕیارەکان یەک بڕیار بێ لە هەمان کات دەبێت هەموو بڕیارە سیاسەکان و هەموو جموجۆڵە سەربازیەکان لەلایەن هێزە سەربازیەکانەوە یاخود هەموو ئەو هێزانێکەوە لە عێراقدا هەیە پێویستە لەژێر فەرماندەیی هێزە چەکدارەکان بێت، چونکە موچەکانیشان هەر لەوێن بێگومان ئەوانەی کەوا سەر بە وەزارەتی بەرگرین یان ئەوانەی سەر بە وەزارەتەکان دیکەن. بەڵام بەداخەوە ئەمڕۆ 4 بۆ 5 لایەن هەیە کەوا بۆتە هۆی ئەوەی ڕووی حکوومەتی عێراق سوور بێت بەرامبەر بە هەرێمی کوردستان و نەتەوەی گرتوەکان و هەموو نێوەندی نێودەوڵەتی لە ڕێگەی بەکارهێنانی چەک و جوڵەی سەربازی کە ئەمە بێگومان قبولکراو نییە، چونکە هەموو هێزەکان لە ژێر یاساکاندان. هاوکات یەکەم جارە دەتوانم بڵێم کاتێک هەر بنکێکی سەربازیان بنکەی سەربازی عین ئەسەدیان لە هەولێر بێ، کاتێک ئەم بنکانە دەکرێنە ئامانز لەن ئەم هێزانەوە بێگومان بردومانکردن و جموجۆڵی تیرۆریە. ئەمەی تۆ شرۆڤەت کرد بۆ من دیوە یاسایی و دروستەکەیە دەستخۆش، بەڵام من نەمزانی ئەم هێزە چەکدارانە فەرمان لە کێوە وەردەگرن و ئەم جموجۆڵانە دەکەن و هیچ سنوورێک ناهێڵنەوە بۆ خۆیان. یەکەمیان ئەم گروپانە بێگومان لە جموجۆڵدان بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەمە فرمانیان لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان وەرنەگرتووە، چونکە ئەمە پێچەوانەی بنەماکانی عێراقە، پێچەوانەی هەموو یاساکانە، چونکە خۆتان دەزان هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە و لە 3 پارێزگا پێکهاتووە. ئەوەی کەوا ئێمە ئاماژەمان پێدا ئەو گروپە چەکدارانە بەداخەوە بڕیارەکان جێبەجێ ناکەن و کاتێک ئەم جوڵانەش دەکەن بڕیار لەسەر وەرناگرن. ئەم هێزە چەکدارانە تا چەندە بوونەتە مەترسی بۆ ئارامی و ئاسایش و سەقامگیری عێراق و ناوچەکە بە شێوەیەکی گشتی؟ ئەم هێزە چەکدارانە کە 4 بۆ 5 هێزی جیاوازن هەندێک جار هەندێک هەڵسوکەوت دەکەن کەوا حکوومەتی بەغداش ڕوویان سوور دەبێت بەرامبەر بە هەموو وڵاتانی دەوروبەر وڵاتانی جیهان. تەنانەت ئەمە کاریگەری بەسەر پەیوەندیەکانی شێ جاگەر لەگەڵ هەرێمی کوردستان بەیان لەگەڵ لایەنێکی دیکە بێ. حکوومەتیش چەندین جار هەڵوێستی خۆی هەبووە. هاوکات دەتوانم بڵێم بووەتە کێشە لە پەیوەندیەکان بە تایبەتی لەگەڵ پارتەکەی سەرۆک مەسعود بارزانی پارتی دیموکراتی کوردستان کە گەورەترین پارتی هەرێمی کوردستانە. من باوەڕم وایە ئەم گروپە چەکدارانە بووەتە هۆی کێشە بۆ حکوومەت، هاوکات بووەتە هۆی ڕووسورکەواتە حکوومەتی عێراقی بە شێوەیەکی گشتی بەرامبەر بە وڵاتانی دیکەش. گروپە چەکدارەکان زیاترە لە حکوومەتی عێراقی و دەوڵەت؟ نا، من باوەڕم وایە دەتوانم بڵێم حکوومەت باشترە، بەڵام ئەم گروپە چەکدارانە بەشداری لە پرۆسەی سیاسی نین. ئەوان تەنیانەت موچەی خۆیان هەیە و ئیمتیازاتی خۆیان هەیە لە دەوڵەتەوە و ئەمانە نوێنەری دەوڵەت نین. دەمەوێت بە ڕوونی قسە بکەم لە چەند ڕۆژی ئایندەدا ئەم گروپە چەکدارانە ئەگەر بێت و بەم شێوەیە بەردەوام بن بەم دەست پێشەلکاریانە ئەمە کێشەیەکی گەورەیە لەبارەی ناسەقامگیری سیاسی و ئابووری تەنانەت لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەمە کێشەیە. کەواتە ئەو ناسەقامگیریە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کە ئێستا لە عێراق دروست بووە
دەکرێت بڵێم بەشێکی جموجۆڵی هێزە چەکدارەکانە؟ بەڵێ بێگومان بەڵێ ئەم جۆرە پێشلکاریانە ڕاگەیەندراوانە هەڕەشانە هەموو ئەمانە پەیامێکن بۆ ئەوەی کەوا سەقامگیری دەگرێتە ئامانج هاوکات هەموو کۆمپانیەکان ئەوانەی کەوا هەن ئەوانش تووشی دڵڕاوکێ دەبن هاوکات کاریگەریەکی گرنگیش هەیە لە تەواوی عێراق لە ناوەڕاستی عێراق لە باشووری عێراق هەموو کۆمپانیا جیهانیانشکەوە هەن لێرانە کاریگەریان بەسەر هەیە. ئاراستەکردنی ئەم گروپە چەکدارانە پێتان وایە تەنها لە ناوخۆی عێراق بێ یاخود ئەقلیمیشە؟ نا ئەگەر بێت و بەڕوونی قسە بکەم ئەم گروپە چەکدارانە کە 4 بۆ 5 گروپن فەرمان لە ئێران وەردەگرن ئێران خۆتان دەزانن تا ئێستا لەسەر بەرژەوەندی خۆی ڕژدە و بەدوای بەرژەوەندی خۆیەوە هەیە بۆیە ئەگەر بێت و هەموو لایەنە سیاسیە عێراقیەکان و هەموو گروپە سیاسەکان هەمویان هەوڵدەدات بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنێ عێراق نابێت ڕوبەڕووی دەستدرێژی دەرەچی بێتەوە چونکە ئەمە کاریگەریەکی خراپی هەیە بۆ عێراق و زۆر زار دەبێتە کێشە بۆ وڵاتانی دیکە و پەیوەندیەکانی عێراق لەگەڵ هەموو وڵاتان عێراق دەیان ساڵ ئێستا بەسەر جارشتیکە لە بنیاتنانەوەی تێپەڕیەوە باشە چۆن دەتوانێت بەم شێوەیە بەردەوام بێت بۆیە من باوەڕم وایە هەموو ئەو لایەنانێکەوە ئەم جۆرە کێشانە دەنێنەوە هاوکات شانازی بەوەشەوە دەکەن جا بۆ لایەنی تورکیا بێیان بۆ عێراق یان بۆ هەر وڵاتێکی دیکە بێ ئەمە بێگومان قبولکراو نییە. بەڕێز نەجم قەساب شرۆڤەکاری سیاسی سوپاس کە بەشدار بوویت.